سپاس بۆ هەروەها داواتم بە ڕێزانەتەکەی فەرموون بۆ دادگستانکردنی مۆمیزە ساڵان بەڕێز مامۆستا نازوور ئەندامی فەرقی کۆمەڵە و خاوەن ئیمتیازی گۆڤاری تەلەفۆنی کورد بەفەرمێن. بنەماڵەی خوشکە بابانی ماڵەی عەلی شارەتووری بەڕێز کاک محەممەد مەردان سەرۆکی کۆمەڵە بەڕێز مامۆستا عومەری علیانی بەڕێز مامۆستا تەوفیق سایید سپاس بۆ بەڕێزانان ئێستاش داواتە بەڕێز بەخێرێ کاک عوسمان خۆش بی کاک عوسمان پێمان خۆشە پێمان بڵێ سەرەتای دەستپێکردنی گۆرانیکردن چۆن بووە؟ وەڵا سەرەتای دەستپێکردنی گۆرانی من لە ساڵەکانی ئەو پەنجا بوو یا پەنجا و ئەو ناوە من دەنگم خۆش بوو لە مزگەوتە چوون بانگمە نوێژمە کرد مناجاتمە کرد دەنگم زۆر خۆش بوو ئێتر بەیانەیەکیان زوو هەستام چوون بۆ مزگەوت لە دەرگای مزگەوتم مەمجەورێکی لێ بوو مامساڵی ناو بوو بەس 2 سەعاتی مابوو بۆ بام کە لێ ماوەتی چێ گوتم منم عوسمان وتی یا ڕەبی بەخێر نەیت وەکو وا بزانێ خۆریەکانی باش بۆ تۆ دانراوە وەڵا منیش گوتم مامساڵ حماتوڵ وایە کەڵاوەکەم کوێتە مزگەوت شەر بێ بۆی نەیەمەوە ئێتر لە دوای ئەوە دەستم کرد بە گۆرانی وتن ئەوە سەرەتای من لەهەوە دەستی پێ کرد خۆش بێ کاک عوسمان ئێستا چما پێشکەشەکەی وەڵا ئێستا مەقامێکی سەفەر فۆرکلۆری کۆن
لا
لەوانەیە ئێستا بڵێن ئەوە بۆچی وا لێ هاتووە، ئەو بۆچی بە بەلارە لارە ڕێ بەلێەوە خۆ تۆش خور تەندروستی زۆر باشە. سوپاسی ئێستا نەکەم بۆ داوای تەندروستیەکی گەشتێک بۆ ئێوەکەم. حەز دەکەم لە ژیانتانە هەموو ژیانتان وەکو گوڵگەشاوە بێت، بەڵام بەخوا کەسی کاچی ئەوەی لە من ڕوویاوە یاخوا بەسەر دوژمنیشم زۆر خراپ دیاخۆمەوە. خۆ من ئەگەر بڵی لەوە پێشوان نەبووم، زۆر ژیانێکی پڕئاسوودەیی و کامەرانیە ژیان، هەرچی پێی بڵێ خەم و خەفەت نەهات بەلات. بەڵام بە پێچەوانەی ئەوەشەوە من یعنی هەتا بفەرمووی ئاسوودەیی لە ژیانما بەرخی بازی کردووە. بەڵام لەوە ڕۆژەوە کە خاتومینا بوو بە خێزانم ئیتر بە تەواوەتی سەرم لێ تێکچوو، گوەمی ئاسوودەییم هەر بە تەواوەتی شەوە کە خاتومینا بوو بە خێزانم. ئیتر شادمانی هەر پشتی تێکردم و ڕووی لێوەردێڕام بە جۆرێک هەرچی هەموو ژیانم بوو بە خەم و خەفەت و لێگانەوە و بیرکردنەوە و دڵە ڕاوچە و ڕاڕایی لەلەو ساوە هەتا ئێستا وەکو عەرزم کردن وام لێ هاتووە من خۆم نازانم چیم و چینی، نازانم چیم و چینی، نازانم چێم و چێنی چۆن بە خۆ ئێستا کەسی بێگەنەمانتیانێ و هەمووش خۆی با جوان جوان بۆتان جێڕەوە دەست خۆش. خاتومینا بێوەژنێ بوو بە واتای خۆی تەنیا 36 بەهاریتی بوو، بەڵام لەگەڵ ئەوەشە حتا بڵێ دڵسۆزانە جوانێکی خۆی پاراست. منیش ئەو ساڵی کەوا خاتومینام باسەوە تەمەنم 23 ساڵ، واتە ژنەکەم 10 ساڵ لە من گەورەتر. بەڵام بە ئەوەشتان پێ بڵێن کە من چوون بۆ خوازبێنی خاتومینا کچێکی گەنجی 18 ساڵانی هەبوو، ناوی شەوبۆ بوو. بەڵام شەوبۆ چێ بوو؟ هەر خۆی شەوبۆ دابنیشی دایە، هیچم نەکردایە، نەبکەی نەبخۆی دابنیشی سەیری قەڵەو بەڵاو جوانەکەی مێوژە ڕشقی خواردای لەسای گەردینەوە دیارم. اینجا ڕەنگە ئێستا لێشم پرسن ئەی بڵێن ئەی نەک بە تۆ بۆچی ئەو خواریێنێکی سخوادا؟ کاکە ئیتر ئەما وەکو ئەڵێ ئەمە مەسەلەت دەوە. ئیتر منیش خاتومینا خۆیم چوون بۆ دڵاو تاو وەختێک کە گواستیشمەوە خۆ نابێ شەوبۆ بەجێ بێنین، ئەبێ شەوبۆش لەگەڵ خۆمانابەرین، چونکە شەوبۆ کە کچی خاتومینایە ئەبێ بە کچی منیش منە بوو بە باوتیارەی و ئەویش دەبێ بە کچی من و من بەرپرسیارم لەبەر ئەوە شەوبۆشمان لەگەڵ خۆمانابێت هەر چوارمان من بە یەک خێزان، من و خاتومینا و شەوبۆ و باوک. جا بە باسی باوکم کە خاتومینام هێنا باوکم تەمەنی 45 ساڵە، 10 ساڵ بۆ ئەمری خوای کرد بوو. ئیتر باوکم ژنی نەهێنا بوو، بەڵام لەگەڵ ئەوەشە
ڕنگ و ڕوخسارێکی گەنجێتەکەی هێشتا هەر پێوە ماوە پیاوێکی بەجەوهەر بە زەوق عینی وەختە لەبانێکیش بوو بۆ خۆی لە قسەکردنا ئەگەر بهاتایە تەنیا یەک چارەکە سەعات لەگەڵ کچێکە دا بنیشتایە پێگەیشت ئەو کچە کاتێک بۆ خۆی زانی بەتیری ئەشتی گرفتار بەڵێ کە ماڵمان دروست کرد و گواستمانەوە ئەوەی پێ نەچوو لەگەڵ باوکما تەماشاکەم باوکم لەگەڵ منە گۆڕاوە سێرکرد گۆڕاوە سەرم سوورما زۆر دەم بە پێکەنین زمان شیرین هەرچی یەکەم ئەوت نەیەوە خوات هەموو وەختێ لەگەڵ قسەکانم لەو ماوەیەشا کە لەگەڵمانە بوو دوو سێ جارێک شەوبۆی بر بۆ بازار بۆ زەخیرەکردین و بە یەکیشەوە ئات تومەز ئەمە منامنای ئەوەیەتی شەو بۆ مارەکات بەڵێ خوالی مبارەکایە خوا شەو بۆ مارە کرد و دوای سێ شەو و سێ ڕۆژ تەقەی دەوەڵزنا باوکم بوو بە زاوای من و هاتوومینای خێزان ئیتر خزمایەتەکەی من و باوکم ئەوەنەی تر گەرم بوو بەڵێ هەرچەندە من کوڕی ئەوە بەڵام لە هەمان کاتیشا بووم بە خەزوریش هەرچەندە خاتوومینا بۆچی ئەو بوو لە هەمان کاتا بوو بە خەسووس ئیتر خزمایەتی بینی من و باوکم و جۆشی سان وای دەهاو باوکم هەر بەتەواوی سەری دێتەچوو نەیەزانی چی بکات نەیەزانی چۆنمان بام بکات کە بانی ئەکردین دەمێ بوو بەتەڵێ تەخلیفەکەی ئایا من بام بکا بڵێ کوڕەکەم یا بڵێ ماما خاتوونیە کە بان بکات بڵێ بوو کە شێدینەکەم یا بڵێ ئامۆژ وای لێ منی